خاڵێکی تری پلانداران و نەخشەوانی بریتە لە چی بریتە لەوەی ئێمە دوو واقعمان لە بەردەستە جاری وا هەبوو بۆ زۆر برایتر لە ئیشە ئیداریەکانە تکراریەکەمەوە لە عسکەریە لە عێراق ئەیانوت من عسکەریم نەکردووە بەڵام ڕبەتە و برایانە عادەتەن لە کاروباری زابطی عسکەری بوون یا مدیری مەدرسە قیتال بووە یا یەکی وەکو مامۆستا عومەر یا خەڵکانێکی تر باسییانە کرد ئەڵێ كما ينبغي هي لقل كما هو كما ينبغي أوية كتو كمال الرئيس عرفات هي ببن بنايب ضابط يا كمال نايب ضابط هي كيف ضابط شون بأمانة كمال السرباز اللي بردستانة هي ببن بكاركريجي باشتر لمعسكرة كتا أما أبيت ما شاي وزيان بكي كما هو توصد جندي بيست بلام هاشتاد للاي أما واقعك فرزك على سرد كتو كما ينبغي هو دروس نابي كما ينبغي يعني شون بيست وابي ئێمە بۆ نمونە وا پێویستەکە ئەم ژوورە بۆ نمونە یعنی 15 ئەدمینی هەبێ 15 ئەدمینەکە فعال بن ڕۆژانە دوو کەسیان بە پێی جەدوەل لەم ژوورە بن ئەمە ئەدمینەکان حەوت مامۆستای پێویستە ڕۆژانەیەکە لە مامۆستاکان بەردەوام وەکو حرەسیات یان وەکو نۆرە پێویستە لێرە بێ کەوابوو تۆ پێویستیت بە 21 کەس هەیە جگە لە ئیداریەکان سەرپەرشتی ئەم ژوورە بکەنەوە باشە ئەم 21 کەسەت کە دەست نەکەوت تۆ 15 کەسەت هەبوو ئەبێ بە 15 کەسەکەەوە ڕێکەی ئەسڵ ئەوەیە کەما ينبغي یعنی چۆن پێویستە ببێ 21 کەست دەوێت بەڵام کەما هو 15 کەست هەیە کەوابوو تۆ یەکێک لە نەخشەوانەکان بریتە لە پڕکردنەوەی ئەو بۆشایەی کە لە نێوانی کەما هو و کەما ينبغي هەتە ئێمە ئەمانەوێ بەو 100 کەسەوە بتوانین بجوڵین ئەم 100 کەسەمان دیاری کردبێ بڵێن کێو چێن و بۆ کوێ ئەشێن هەریەکە لەو مەجالانەی کە توانایان هەیە یەکێ مەجالی هەیە و یا توانای هەیە لە مەجالی فکرە یەکێ عەقایدی دراسەیشتە عەقایدیەکان زۆرترەکەوە توانی بیگەنێتەوە مناقشاتیان لەسەر بکە یەکێکی کە لەسەر قورئانەوانیە لە تەجویدەوە لە تەفسیرەوە لە علومی قورئانەوە لەو مەدارسی تەفسیرەوە هەموو شتێکی هەزم کردووە توانێت یا قابلیەتی هەیە زۆرتر لەوای فێر ببێت حفظي باشا يجي تر علمي حديثة علمي حديث علمي دراية والرواية هي شارزابون لويك لسندا شوي سند الرجال وعلم الرجال وناسين كتابوا مراجع كانوا كتابوا أمانة شارزابه يجي تريان دراسة كرني أو فقهية كلو أحكامانا ورجيلة أو أحكامانا كلو حديثة ورجيلة شارزابون السيري بيغمبري نازار عليه الصلاة والسلام لما رجعوا مسانيد وجامعة كان ك حديثي أنت أكوبوتو شارزابون لمانا اگر كابرا زوقي لعلم حديث نبنا تواني بالي بيوني بو ام علم حديث بالمقابل يشق لمجال فكرية ناتواني توبيهني بو ام مجال حديث يشي تر لعقائدية حزي لبابة عقائدية كان ناتواني توبي بو فكر ماركسو انجلسي بيبناسيني هروها لبابتي فقه كسي كشارزاي خوي اولي لفقه نبي حزي لفقه كنبي ونيشي تبردسي باساني ناتواني بم بحري الريكا سري لي درناك وهم اختلافاتنا طاقتي نابي حوصلي نابي سري لي دركو دعاي ورد تياشاب مينتو سركوتو بتاعي كوابو تو ابي بيشتر حساب بو اوبكي كما هو كما ينبغي لبردستايا وام خلقت شون او بوشايان بيبر كيتوا كلا نيواني امايا هيا شون بتواني هر يكي لما نبخيت ميداني خويا وكاري بيبر